ئێمە وەکو دەرچوانی دانەمەزراوی کوردستان داوایەکمان هەیە ئاراستەی لایەنی پەیوەندیداریەکەین سوپاسانەکەین بۆ گەیاندنی پەیامەکەی ئێمە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بۆ بەڕێزان نوێنەرانی کورد لە بەغدا حکومەتی هەرێمی کوردستانی عێراق ڕای گشتی دەستگاکانی ڕاگەیاندن. بەڕێزان وەک دەزانن دەرچوانی دانەمەزراو بەوەی دانەمەزراندنیان لە کەرتی حکومیدا و نەبوونی هەلی کاری شایستە لە کەرتی تایبەتدا بوونەتە مافخوراوترین و بێبەشترین چینی کۆمەڵگە و کەمترین خزمەت بەو چینە پڕوزە و توانایە کراوە بە شێوەیەک ئەم وڵاتە بۆتە گۆڕستانی خەون و تواناکانیان. بۆیە ئێمە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین بەرپرسیاریان دەکەین لە ئاسی داواکاریەکانمان هەرچی زووە هاوکار بن لە جێبەجێکردنی داواکاریەکانمان کە بریتین لە یەکەم پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادپەروەرانە پابەند بێ بە دامەزراندنی دەرچوان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرا. دووهەم داوا لە نوێنەرانی کورد لە پەرلەمان حکومەتی بەغدا دەکەین ساڵانە پشکی هەرێمی کورد و دامەزراندنی هەرێمی کوردستان لە بودجەی حکومەتی ناوەندا بچەسپێنرێت. سێەم جێبەجێکردنی کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی لە 63 ساڵیەوە بۆ 6 ساڵی لەبەر ئەوەی ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ساڵانە 4 بۆ 5,000 فەرمانبەر و مامۆستا خانەنشین دەبن و دەتوانرێت دەرچوانی دانەمەزراو لە جێگایاندا بنرێت. چوارەم لابرنی مەرجی تەمەن لە هەر دامەزراندنێک کە هەبێت بۆ دەرچوان. پێنجەم بنەبڕکردنی تەسکیەی حیزبی لە کاتی دامەزراندندا.